بۆ لەمە دووە بڵنگۆی دەرەوەی مزگەوتەکان بۆ کاتی نوێژی بەیانی دەکوژێتەوە و ئەبێ کەسانی دەنگخۆشیش بانگ بن. ئەمە بڕیاری وەقفی سوننەی عێراقە. وەقفی سوننەی عێراق بڕیارێکی وەک ئامادەکاری بۆ مانگی ڕەمەزان دەرکردووە. بڕیارەکە خۆی لە 3 خاڵدا دەبینێتەوە. خاڵی یەکەم ئەڵێ هەڵبژارنی کەسانێک بۆ بانگدان کە دەنگێکی ناوازە و خۆشیان هەیە، چونکە ئەمە شێوازێکە بۆ بانگەوازکردن بۆ ئیسلام کەواتە بێ کەسانی دەنگخۆش بانگ بن. خاڵی دووەم ئەڵێ ئامادەکردنی بڵنگۆی ناو و دەرەوەی مزگەوتەکان هاوکات کەمکردنەوەی دەنگی بڵنگۆی دەرەوەی ئەو مزگەوتانەی کە لە ناو ماڵان و لە شوێنی نیشتەجێبوونن. خاڵی سێمیش ئەڵێت بڵنگۆی دەرەوە لە کاتی نوێژی بەیانی دەبێ بکوژێتەوە، تەنیا بڵنگۆی ناوەوەی مزگەوتەکە هەڵبێ جگە لە مانگی ڕەمەزان. واتە مانگی ڕەمەزان هەردوو بڵنگۆکە ئەبێ کار بکەن، بەڵام دوای مانگی ڕەمەزان ئەبێ بڵنگۆی دەرەوەی مزگەوت لە کاتی نوێژی بەیانی بکوژێنرێتەوە. پێشتر هاوشێوەی ئەو بڕیارە لە هەرێمی کوردستان بڕیارێکی لەو شێوەیە هەبوو کە بانگدان ئەبێ دیجیتاڵی بێ و کەسانی دەنگخۆشیش بانگ بن. ئێمە بۆ پشتڕاستکردنەوەی ئەم بڕیارە پەیوەندیمان بە هونەر تاهیر بەڕێوەبەری وەقفی سوننەی خورماتوو کرد. ئەو وتی بەڵێ بڕیارەکە ڕاستە و دەبێ لەمڕۆوە بچێتە بواری جێبەجێکردنەوە و مزگەوتەکان پابەند بن. ئەوەی کە وەقفی سوننە ئەم بڕیارەی بۆ ئەچێتە سەر هەر خۆیان دەزان.